گەڕان و پشکنینەکان بە دوای تەرمی ئەحمەد لوقماندا بەردەوامە. ئەحمەد ئەو گەنجەی ئێوارەی ڕۆژی چوارشەممە لەگەڵ ئامۆزایەکیدا بە مەبەستی مەلە و ڕاوەماسی سەردانی ڕووباری سیروان دەکەن. بەڵام ئەحمەد لە کاتی دانانی تۆڕی ماسیدا دەکەوێتە ڕووباری سیروانەوە و گیان لەدەست دەدات تاوەکو ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. وڵای ڕووداوەکە وە هۆکاری وتاری کوڕەکەی ئامۆزای دوێکە عەسر باسی کرد بۆمانوتی ئێمە تەرحەماندالی تەرحی کە ڕاوەماسیەکرێ هاتوون یاواش یواش بەمنەوە ئاوا وردە وردە هاتوون تەرحە تەرحی گێ ئەو کەسێک کە تەرحاوە شوێنێ کەسێک لای بەرزیەکەی ئەگرێ بەژین لای تەنکاوەکە کەسی دووەمیش لای خواری وەگرێ ئیتر ئەم لای خواری تۆڕەکەی کردووە وردە وردە هاتوون دەمە تەقییان کردووە بەدەم تۆڕخستنەوە ئەم کوڕیانە کەوتوتە ناو مەلایی قولای ئاوەکەوە ئیتر کۆنتڕۆلی لەدەستدا لەو کادا ئیتر غەرق بووە هەرچەندێ پەلەقاژەی کردە کەسێکیش نەبووە لێرە فریایی کەوێ دەریکا بەڵام من داواکاری مەیە لە خەڵک شاری کەلار حتاکو و دەرمەنی خانیش با کەس نێتە سەر ڕووباری سیروان لەبەرەوەی ئەم ڕووبارە تایمی تێک چووە ئەم ڕووبارە وەکو ڕووباری پار نییە چکە ئیمساڵ باراناوێکی زۆر باریوە ڕێوڕێژکەیش ئەم ئاوە تایمی تێک چووە ئێستا بۆ نمونە ئەم شەخسە لێرا خنکاوە بە پێی ئەوانەی کە غەوازیان پێ و چوونەتە خوارەوە ئەڵێزیای لە 6 متر قوڵ. پاشە ڕووداوە تیمەکانی بەرگری شارستانی و مەلەوان و خەڵکی تەواوی گەرمیان بۆ دۆزینەوەی تەرمیە و گەنجا ڕوو لە ڕووباری سیروان دەکەن بۆ ئومێدەی سەرەتاداوێکیان لێ دەست بکەوێت. ئەوەی هەیە یەک گۆمە لێرانەیە ئەو گۆمەش سەردی تیمی هەواز گەڕای هیچستیاریە و باقیەوەگە کە ئاوە زێدەڕوە ئەو بەر و ئەو بەردەکەدەین و پشتیان بەخوای گەورە دەدۆزینەوە. ئێمە ئەمڕۆ هەموو هەڵەکەمان چڕ کردوێتەوە بۆ ئەوەی شوێنی ڕووداوەکە و ئەو ئامۆزایشی کە لەگەڵی بووە ئێمە زیاد استفادە لە ئەوەکەین هاتووە هالێرە باسی ڕووداوەکە لەکوێ کەوتوێتەوە لەکوێ خنکاوە ئەو بە هەوڵ هیمەتی ئیداری گەرمیان جەنابی کاک شێخ جەلال بەنداوی دەربەنی خان بەسراوە سەعات تقریباً 12 ئەمنیۆڕۆ ئینشاڵڵا بۆ بەیانی استفادی باشی لەکەین و زۆر بە جوانی بە وردیە گەڕین هەموو ناوچەکان. لەم ساڵدا ئەمە سێم حاڵەتی خنکانە لە ڕووباری سیروان لە سنووری دارەی گەرمیان لەو بارەیەشەوە لایەنە پەیوەندیدارەکان ئاگاداری و هۆشداریان لەبارەی ڕووبارەکەەوە بڵاو کردوتەوە هۆکارەکەش بەرزی ئاستیای ڕووباری سیروانە لە سنووری گەرمیان. هارون ڕەشید کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.